بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ لە ئەڵقەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵەوەی بەڕێزداین. لە ئەڵقەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ خاتووشی ئینکاو نووسەر چیرۆنووس و هەروەها ڕۆژنامە نووسێکی ناودار لە کوردستان. شیرین خان بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. لە ئەڵقەی پێشوودا باسی ئەوەمان کرد کە پلان ئێوەیان دانابوو کە دڵشادەوەن کە تەقە لە مەحافظ بکرێ، بەڵام سەری نەگرت ئەوەی کە تۆ شتێ بزانی یاخۆت بۆی جێڕابیتەوە دوایی کەش چۆن کەشە بوون، ینی ئایا ئەوانە لە ناوخۆیانە خەڵکیان من ئەو وەختە هیچ ئاگام لە هیچی نەبوو. دواتر کە باس کرا تەبعاً لەبەرەوەی هاوڕێی براشمیتیا بوو، کوڕێکیان لەگەڵا بوو، ئەویش ناوی هاوڕێ بوو، هاوڕێی ئەو ڕەحمانی لۆکەیان پێوت، ئەو خەتمائیل بووە. یعنی ڕۆژانە کە ئەمان کۆبوونەوە خێتیان دانا ئەو گەیانێتی بە حکوومەت لەبەروی پێشەوەی شتەکە تەنفیسکەن ئەوان تەوەق کرابوون لەو شوێنەی کە دانیشتون لەوێوە بڕۆن هەمویان گیران. ئیتر وەکو پێم وتی من لە مەکتەب لە سانەوی پێیان بووم. ئێوە خۆتانە شارنەوە لەتر من ئیتر بەڵێ ئیتر ئەوە چوم سیڤام هێنایە و تەسلیمی ئەوانم کرد و لە ماڵی ئەو ئامۆزایم و دوایی یعنی دووسێ ماڵم کرد هەتاکو ڕێکخرا و یعنی منی دۆزێەوە. دڵشاد نەگیرە ئەو نەگیرا چۆن بوو ئەو ئاگای لە مۆزوعەکە بوو، ینی پەیوەندیان بەوە هەبوو، بەس ئەو لە ئیشەکان نەبووە بڵێن خۆی لە ئیشەکەیان نەبوو، بەڵام وەکو سەرپەرشتی تەبەن ئەوان لە دەرەوە تەدریبیان کردبوو چۆن شتەکە بکەن و ئەمانە. بەس باسی ئەوواکرێ کە پێشتر کاک دڵشاد چوو بێتە دەرەوە و کاک نەوشیروانی بینی بێ و تەنانەت پێیوت بێ کە ئەمەیشی تۆ نییە، ینی تۆ نووسەر و ئەدیب و شاعیر و ئەوەی چ عەلاقەت بە چالاکی عەسکەریەوە هەیە، شتی وا هەیە؟ نازانم، منیش هەر بیستومە، بەس کاتی خۆی ئەو هیچ ئەوەی بۆ باز نەکردوم. ئەو کاتە ئێمە ئەگەر وای وتبێ ئەو کاتە پێمان ناخۆش بۆ قسەیە، بەس ئەو ڕاستی کردووە. یعنی ئالاکولین هەر ئینسان لە هەر مەرحەلەیەک و جۆرێ بیرەکاتەوە. ئیتر دوایی کە منیان دۆزیەوە لە کێو خۆم شاردۆتەوە ئەمانە هەر لە ڕێی ڕێکخراوە، ینی لە ڕێی پیاوێکی باشەوە، ینی کە ئەو پەیوەندیشی نەبوو بە کۆمەڵەوە دۆست بوو. ئەو بەلۆری من وەکو ژنێکی دەرەوە، ینی جلی کوردی نەوعێکم لەبەر کرد، نەک جلی کوردی شاری، بە پیکا بە لۆریەک چوین ینی ڕۆشتینە دەرێ لە یەکێ لەو دێن ئەو وەختە ئەمانەی کە ئیسە بۆ بە گەڕک ئەوانە و دێبوون، وازام لە کانی گۆران بوو کە لەوێ چوون، دڵشاد لەوێ بوو، مستەفا چاوەڕەشی چاوەڕانیە کردین، لاندکرۆزێکی پێبوو، ئێمەی بر بۆ قەزلەر. ئەو چالاکیە ساڵی 1983 بەڵێ مانگی دەی 1983. ئیتر لەوێەوە بە 10 ڕۆژ گەیشتینە سەرکردایەتی کۆمەڵە کە هینیشی لێبوو ئەو وەختە مام جەلال خەتی شۆڕژگەڕان بوون ئەوان، مەقەڕەکەی مام جەلالیش هەر لەوێ بوو لە دۆڵی بۆتێ، ناوەندی کۆمەڵەش هەر لەوێ بوو. بەڵێ باشە، یەک هەر لەگەڵ ئەم پرسیارەیە حەزم کرد بزانم ئەو هاوڕێیە کە خیانەتی لێکردن چی لێ هاتدوای؟ ئەو ئەیانوت هەر لە بەغایە، بەس دوای ڕاپەڕین ئەڵێن چۆ بۆ خارج، یعنی ماوەکەواتە بۆ حساب بێ وام بیستۆ ئیتر نازانم، ینی حتما خزم شتی هەبووە دەریان کردووە. باشە، لە دەرەوە ئێوە یەکێتی چۆن پێشوازی لێکردن؟ چیتان کردە و فترەیە کە وەڵا ئێمە چوین بۆ ناوەندی کۆمەڵە، تەبعاً زۆر ینی پێشوازی لە هەر کەسێک ئەچێت دەرێ ئیتر خۆ ینی تیادیە و بەخێر بێت و بەخێر کاتێتە بوون بە پێشمەرگەوە. بەڵێ، بەس من هیچ پێشمەرگایەتێکم نەکرۆرەوەیە لە دەرەوە بەڵێ لە دەرەوە بووین، بەڵام هەرچەنە چەند کچێکی لێبوو کە زۆربیان ئێرانی بوون، کوردی ئێران بوون، بەس ئیتر ئەو کاتە یەکێتی لە مفاوەزا بوو لەگەڵ حکوومەتە، لەبەرەوە من کە لە دەرەوە بووم زروفێکی ناخۆشم نەدیوە، بڵێم تیارە هاتۆ خەسوی کرینچی بووە، نە تیادی بوو زروفەکە. باشە، شتێکی تر هەیە ڕەنگە پێشتری ژووترا بێ، بەڵام
حەزەکەم لە زمانی تۆ بیبیستین ئەوەی کە گوایە کاک دڵشاد ویستێتی مامەڕیشە فێری خوێنەواری بکەشتی وە ڕاستە تۆ بۆ خۆت ئاگداری من ئەوە تەنیا ئاگاداریەوەم لە سەرکەبکان چوینە سەرکەبکان ناڵێ مۆزعەکە هەیە من بۆ وەختە ینی حتا یادی ڕۆژە یادی شەید شەهاب و هاوڕێکانی کرایەوە کۆڕ بوو ڕۆژێکی کە لەوێ بینیم لە ڕۆژی کە یاری بوو لە بینی شۆڕژێران و کۆمەڵە یاری تۆپی پێ ئەو مەلعەبێکی ناندور لەوێ تەعارفم لەگەڵ مامەڕیشە کرد پیاوێکی زۆر بەسیت و فەقیر و ینی تەسەور ناکرد ئەم قارەمانەیە ئیتر لەگەڵ دڵشادا زۆر قسەیانە کرد و دڵشاد پێ ئەوت لە بنی پێڵاوەکەی نازانم نووسی بووی بەعسی کلاشەکەی اینجا لەوێ وتی من نەخوێنەوارم و دڵشادی وت وعد بێ فێری خوێنەواری دەکەم و ئیتر چەند جارێ یەکتریان بینیەوە بەس من ئیتر ئەو جارە بینیومە چکە من کە ینی لە دۆڵی بۆ تێبووین زۆر جار دڵشاد ئەڕۆی لەگەڵ پێشمەرگەکان بە هەفتە و شتیوانە ئاهاتەوە ئیتر لەوێ ئەو شتە چۆن ڕوویاوە من نازانم ئەی دوایی کە مفاوەزات و دەستی پێکە دێواتنەوە ناو شار من هاتمەوە ناو شار چکە من دوویان بووم ینی هەر کە ڕۆشتین کاتمەوە کچی دووەمم بۆ ڕۆزە ئیتر دڵشادیش دەمێ لە ناو شار و دەمێ ئەچۆ دەرێ و خۆی عنی زۆربی پێشمەرەکان هاتبوونە ناو شار هاتو چۆ هەبوو هاتوچۆ مفاوەزاتەکە هەر بەهۆی ئەو مفاوەزاتەشەوە بوو کە هاوڕێی برام و 65 کەس لەوانەیە یەکێتی و ئازام ئاڵ و گۆڕیان پێکردن بەربوو یعنی ئەوانەی کە لە پلانی تەقەکردنەکەی پارێزگار شەید بوون هەمویان حکمی ئەعدام بوون 3 مانگ لە ژووری ئەعداما بوون بەڵێ هەمویان بەربوون بەس ئیتر زۆریان ئەنی مەسەنە هاوڕێی برام یەکسەر دانەنیژ لە ناو شارە یەکسەر بوو بە پێشمەرگە ئەنی زۆریان کە دوایی هەر شەهید بوون کەواتە مادام هەرباسی هاوڕێی برادەکەی ئەو چۆن شەهید بوو ئەو بەربوو بەس دوایی هەرچۆ دەرێ دوایی ئیتر لە ساڵی هەشتا ئەنفال ڕوویە ئەو ئەنی جارێکیش ئەو کەسانی کە هاوڕێ ڕزگاری کردبوون نووسیان لە جەریدە و شتا و لە تەلەڤیزیۆنی شاباسییان کرد ئەو لەگەڵ یەک دوو پێشمەرگەکە ژن و ناڵیان دەرکردبوو هەر تەخیر بوو بوون بۆ ئەوی بڕۆن ئیتر کاتێ ویسبیان بڕۆن کەوتبوونە کەمینی جێیشەوە ئێمەش نەمانزانی بوو بەس ئەو زابطەی کە گرتبوونی بە جێبێکی قیادە هێنابوونی بۆ ناو شار یعنی لە پێش ئەوان گیران بەڵێ گیرا بوو نەمانزانی بوو بەس ئەو ئەوتبووی بە کەسوکارە بڵێ کە تۆ گیراویت دەر ئەو زابطە زانیوێتی ئیسە ئەنفالیانەکەن و نایەن بینینەوە ئەتر بردبوویان بۆ بەر ئوتۆکەی ماڵی خاڵم لە عقاری هاوڕێ خەمسەڵێ و 1000 دینار و سەعاتێکی ینی کوڕی دەوڵەمەند بوو پێشمەرگەش بووەر شتی باشی پێوە بوو سەعاتەکەی و کوڕی خاڵمی بان کرد بۆ زابطەکە وتبووی ئەوە من گیراوم ئەو شتانە من ئیتر پێویستم پێیان نییە ڕەنگە بۆی باوەڕیشی پێ بکەن کە ئەو بووە ئیتر تەواو هەر ئەوە ئاخر بینین بوو ئیتر ئەلا کولین زۆر شتی کە هەیە نامەوێ باسی کەم نەتان بینیەوە نەتر ئەوە ئاخر جار بووە براکەم بینی بووی کە وەختێ ئەوانیان هەموو بربوو بۆ تەوارێکە ئیتر ئەو وتی هەر لە پشت پەنجەرەیەکەوە ئەتر بەعزێ قسەی بە براکەم وتبوو هە من نامەوێت لێرا باسی کەم کە بۆ گیراون و چۆن گیراون یعنی کەواتە دەستێکە بووە لەوەی کە ئەوانی بەگرداوە بەگرتیان نابێ یعنی گەورەکان ڕۆیشتن و ئەمانیان بەجێهێشتووە خۆیان بە سیارەی جاش پەڕیونەتەوە ئەم ڕەش و ڕوتەکەش ئەبێ بکەونە کەمینی جێیشەوە بێ بگیرێن کەواتە هاوڕێی براد ئەو گلەیەی کردووە لای براد بەڵێ باشە کە ئێوە گەڕانەوە لە کاتێکا کە گفتوگۆیە و ئەمانە بەڵام کاک دڵشاد عاجزە بێ وازە هێنێ دەریەکەن لە کۆمەڵە شتێک هەیە ینی لەوێیە کە تا ئێستا بە تەواوەتی ڕوون نییە ئایا کۆمەڵە خۆیان دەریان کرد ئایا کە خۆی وازی هێنا لە کۆمەڵە ینی مانگی حەوت بووە بزانم
وابزانم مای حەود بوو بەڵێ 84 84 هین بۆ کۆنفرانسی کۆمەڵە بۆ لە وابزەم لە مێرگەپان بووە بەڵێ ئەو چوو وتی من زۆرم پێ ئەچێ باش دوسێ ڕۆژ هاتەوە وتم چی بووە وتی ئینشقاقەکە ڕوویا بوو ئەوەی ئاڵای شۆڕ بەڵێ ئیتر وتی ئەم کڵاوێنە بە من ناکرێ و من نایکەم ئیتر ئیسیقالی یا بوو باشە ئەوەی تۆ بزانی ئەو لایەنگری ئاڵای شۆڕش بوو یان نەبوو نە لایەنگری نەبوو ئەو کوردستانی بیرێ کردەوە نەک عێراقی ئەنی ئەوم بیرە چکە ئەو مناقەشەیە لە کۆنەوە هەبوو بەڵێ کەواتە ئەو سەر بە باڵی بڵێن کوردستانی بەڵێ کۆمەڵە بوو بەڵێ لیان قبول کرد بەڕاستی نازانم تەفاسیلەکەی تەفاسیلەکەی نازانم بەس ئیتر ئەو بای چەند پەیوەندی ما بێ نەما بێ نازانم یعنی ظاهریان ئەو هیچ پەیوەندیکی نەماوە چکە ئەگەر پەیوەندی بمایە ئەبواە بچایەتەوە دەرێ وەنیە ئەی باشە پرسیارێک ئایا لەلایەن حکوومەتەوە یاخود لەلایەن کۆمەڵەوە ئەوەی کە تۆ بزانی هیچ هەڕەشەیەکی لێکرا لەو ماوەیە لەو فترەیە نانی 84 85 ئەوانە کۆمەڵە هەڕەشەی لێ کردووە لە دڵشاد مەریوانی نایە قەت ئەم بیستۆ ئەوە هەڕەشەی لێ کردبێ هەر بەعزێ پەیوەندیشی هەبوو وەکو پەیوەندی هاوڕێیەتی بەڵێ چکە جارێکیان کە منعەتە جەولەکە بوو لە 86 بوو یان 85 بوو نامەیەکی بۆ هاتبوو لە کاک ملازم عومەرەوە نامەکە یعنی منعەتە جەولەکە تەواو بوو بەس هاتن بەڵام ئەسکەرەکان نەهاتنە ژوورەوە هەر لە دەرکی حوشەوە لەگەڵ خەزوورمە وتی کەسمان نییە و کوڕی گەنج و ئەگەر حەزیشەکەن ئەنی مجاملەی کردن وتیان نانا ئێمە ئەڕۆین بۆ عەسر ئینجا بینیمان نامەکە اعتیادی ئاوا لەسەر مەکتەبەکە بوو یعنی کردمان بە نوکتە یعنی گەر بەهاتنایە و بە زەو نامەیان ببینایە زۆر خەتەر بوو ساڵی 85 بوو چی بوو نامەیەکی ئاسایی بوو بەڵێ نامەی ئاسایی بوو یعنی تەمان مناقەشاتی زۆری تیا بوو بەس من حتا لەم ساڵانە کاک ملازم عومەر وتی ئەگەر ئەو نامەیە و ماوە بۆم بێنەرەوە بۆم ناردەوە نامەکە خوێندوتەوە نامەکە خوێنومەتەوە بەڵێ چی تیا بوو وەڵا نۆ کۆمنت ئێوە شتێکی مێژوویە بۆچی کاک ملازم عومەر بۆچی داوای کردەوە داوای لێبوڕنەکەم بەس زیاتر ئەوەنەی بیرم بێ ینی نامەکە هین بوو ینی زۆر شتی ڕەفاقەتی تیا بوو شتی عائیلی کە ئەو پیرۆزبایە کاڵێک کچێکتان بۆ تر باسی عائیلەکەی خۆی ئەوانەشی تیا بوو بەس بەڕاستی تەفاسیلەکەیم بیر نەماوە ینی گلەیی دڵشاد و ڕوونکردنەوەی کاک عومەر و ئەمانە بوو باشە کەواتە هەر لەو وینەیە باز لەوە کرێکە کاک دڵشاد نامەیەکی نووسیوە بۆ ناوەندی کۆمەڵە راپۆرتێکی دابێ ئایا باسی ئەوەی کردوێ کە من هەر کوڕەکەی جارانم و بەڵام ڕەنگە حیزبایەتی نەکەم یاچی تۆ ئاگاداری ئەوەی ئەو راپۆرتە هەیە ئاگادار نیم یعنی لەو بەرنمەیە کە مەریوانی شوبران باسی کردوتی کە گوایە دڵشاد گیراوە و ینی بەڕاستی من ئاگام لەوە نییە ینی کە ئەو نامەیە گەشتۆتەوە دەست حکوومەت و نازانم ئەوە یعنی بەڕاستی نایزانم یعنی کەواتە بەز لەوێ باسیەوە کەکە و نامەیە کۆپی و نامەیە چۆتەوە بۆ مخابرات ئەو نامەی کاک عومەر هەر ئەسڵەکە بوو ئەوەنە ئەو نامەی ئەو راپۆرتی کە کاک دڵشاد نردوێتی بۆ کۆمەڵە وێنەی ئەو نامەیە چۆتەوە ئەو راپۆرتە چۆتەوە بۆ حیزب لە کاتی گرتنەکە گوایە خەتی خۆیان ناسێتەوە ئیتر ناتوانێت دیفاع لە خۆی بکات ئەوە بەڵێ بەس من ئەو کاتی دڵشادیش گیرا بوو ئەو قسەیەم نەبیست ئەو قسانە لە دوای ڕاپەڕین ئەو کەسە نەهاتەوە بۆ منی باسکە دیارە بۆ مەریوانی باس کردووە بۆ براکەی ئەنی دیارە ئەو شتە ڕوویاوە ئەنی چکە ئەو کەسانی لەگەڵ دڵشادا سجن بوون کە بەربوون یعنی هەندێک حەقایەتیان پێبوو بەربوون ئەوەی کە گوایە تۆمەتبارەکرێ بۆەوەی کە مناڵی فێری کوردی لاتینی بەڵێ خۆی ئەمە یعنی فێرکردنی کوردی لاتینی
ئەبوو هۆی ئەوەی کە خەڵکی یادام کرد خۆی نەخێر خۆی قانونێک هەیە لە عێراق هەبوو يعني قانون الحفاظ على سلامة اللغة العربية يعني بفي أو قانونا مثلا عقوبكي أنا وابزانم جون حجبه نق جريمة بس خوي للشهادي لا أوي لأمن جراوة كتابك نسراوة أم كسا يعني بعربي نسراوة كان يدرس اللغة الكردية بالحروف اللاتينية يعني تلبكاني فيري كردي لاتيني بيتي لاتيني ونسراوة وكان من أدباء زمر التخريب يعني يكي بولا أديبكاني أو جروبا وانا مخربين بالله يعني لسر أوا خلق لسر أوا إعدام ناكريت بس ديار اشتي كوني عم بوزن وكردوتوا خوي أو بحفتي بيجوي بجيري بمني وتي من بجيري بربون مني اتشكا فايلكم زور أستورة لاي حكمت باشا كأيزاني وهي بونا آخر بوي الله بطريقيه انتحاري أجيا يعني من بو تاريخي الله محفتي بيجوي بجيري وتي هستكم حكومة بدوامون يعني أمن بدوامون بس بو شو بروشتا أو كاتا هيك شتي ما بو بس هيك هولي نيا خوي بشاري توا شيرين خاشتيكي ترى هي حتما توجه زانيتو بيستوتا تنانا الرفيقة كاني خوي هەندێک جار ئەو لەو ینی لەوێ لە سێدارا درا و یاخود شەید کراوە ڕەمی کراوەوانە بەڵام پێشەوە بە ماوەیەکی زۆریش نایانوت وتویانەکە دڵشاد لەگەڵ حکوومەتی عراق و بەعسا پەیوەندی هەیە و ئەم تۆمەتانە بۆچی لەبەرەوەی ئەو نەئەترسا مەسەلەن کۆڕێ کراوە باس نازانم کێ کۆڕەکەی پێکردون ئەڵێ گەر کەسێک لەبەر ماڵێکاش بکوژرێت مەسئولێک ئەوە ماڵەکەش هی نەکرێت و ئەخەر و قانونانیان هەبوو مەسەلەن دڵشاد هەستا ئەو قسەی کردەوە و توێتی ئەو خەڵکە گوناحی چییە و هەنی لە زۆر شوێنە و لە زۆر کاتە ئەو قسەی ئەکرالی چۆن ئەوەی کوردەڵێ زمانی خۆی نەئەگرت لەبەرەوەی زۆربەی خەڵکەش ئەترسا نەیانەوێرا خۆ ئەویش چاکی نەکردو کەوای ئەکرد لەبەرەوە ئەنو دیارە خۆی بەعسیە ناترسێت خۆیان پیان و تۆوا قسە بکە خۆی خەڵک وایە ینی زۆربەی کەس ینی کە خۆی ناتوانێت شتێک بکات ئەوەی شتی بە ئەو ئیشەی بەرامبەرەکەشی ناشری نەکات هەر نەک لە سیاسەت و لەمە لە زۆر شتی ترە باشە شعرێکی هەیە ئەڵێ ئەو شعری بۆ خۆی نووسیوە و وەسفی شێوەی مردن و شێوەی مەسەلەن ناشتن و ئەوە کەی نووسی بووی ئەو شعر 82 بەڵێ شعری وای تریشی هەیە هەر پێشبینی مردنی خۆی تایە ئەو کاتێک کە گیرا بۆ هاوڕێکانی هاتن وڵات کەس هەبوو لە هاوڕێکانی خۆی کا بە خاوەنی و من سپاس بۆ خوا ماڵی باوکم و ماڵی خەزورم و ئەوانە هەموو پشتیوانم بوون بەڵێ تەنیا دوو کەس ڕەوف حەسەن خوا عافویکە لەگەڵ ئارام ئیسماعیل کە ئیستەژماوە هیوادارم تەندروستی باش بێت بەس ئەو دوانە ینی بە تایبەتی ئارام ینی ئەو قەت پێی لێ نەبڕیون بەردەوام ئاگای لێمان بوو یعنی وەکو خاڵێک بوو بۆ ئەو مناڵانە ینی نەئەترسا ئەو بەردەوام هاتو شوێیە کردین ئەگینا زۆریان هەبووە کە ڕوون بۆ بەڕوویانەوە خۆیان هەڵە کردو ینی کە ئەنم و منیان نەدیوە ئەنا حەقیان ناگرم خەڵک ئەترسا کەواتە باەمە ئەم مەلەفەی کە باسیەکەین کۆتایی بەوا هێنین ینی ئێوە بۆچی تەرمەکەی تاوە نەگرتەوە هەوڵتاندا و کاتە خۆی ئێمە نەمانزانی بوو کاتێک کە شەهید بوو من نەمزانی بوو تا ئەو ڕۆژەی 23 دەی 89 کە هینەکەیان نامێ شەهادەی وەفاتەکەیان یاینە ئەو کاتی ئێمە پێمانزانی ئەو 7 مانگ بوو شەهید بوو هەرچەنە نی براکەی و براکەشی هەر یەک برای لێرە بوو مەریوان ئەویش عسکەری فرار بوو لەگەڵ ئەوەشە لەگەڵ چەند ڕەفیقێکیە لەگەڵ زاواکەیان هەمزە خوا عافویکە هەمزەی عەلی دەدە ئەنی زۆر گەڕان ئەو کابرایشیان دۆزیەوە کە ئەوانی ئەناشت بەس
ینی چەند شوێنێکیشی بردبوون هەتا شەوێک ئیتر خۆت خاصە و ئەوانە هاتبوونە ئەو منتیقەیە و ئەو نیە پرۆژێکتەرێن لە شوێنەکان ئەمان بە سوتفە دەرچوو بوون ئیتر دوای ئەوە ینی گۆڕی نییە نەخێر نە ئەو نە هاوڕێ براشم هاوڕێشیان گۆڕیان نیە کەس نازانێ ینی ئەوانیان چی لێ کردووە چکە ئەو بەرئەنفال کەوت بەس شێوەی شەیدکردنەکەی بە فیشەک شەید کراوە چونکە مامۆستا محەممەد ئەمین پێنجۆنی باسی شتێکەکە ئاڵێ پێش لە کاتی ڕاپەڵینا کەسێک هاتەوە بۆ لام و ڤیددیویەکی بیشیان ناوم و باسی ئازایەتی کاک دڵشادیشەکە تەنانەت کە سەریدا لە ناوەندووانە ئێوە ئەو ڤیددیوێتان نەبینیوە من نەمدیوە بەس ئەوەم بیستوە ئەو قسەیە و ڕەنگە واش بێت چکە لە شادەی و فەتەکەیان نووسراوە ینی بە عەرەبی نووسراوە کە لە خستەخانەوە دەرچووە هی طبی عەدلی ئەڵێ تهشم في الجمجمة والدماغ بسبب طلق ناري يعني دیارە کە بەفیشەک بووە هەر ئەو کاتە خەڵکیان بەفیشەک ئەعدامەکرد نەک بە سێدارە و شتیوە هەموو ئەو لەو فتریا زۆر کوڕی ئەم شارە ڕەمی کرد هەمویان بە ڕەمی بوو اینجا پارەی فیشەکەکانیشان لە کەسوکاریان نەسەنگنەوە بەس ئێمە نە لە ئێمەیان شاردەوە لە ئێمەیان شاردەوە هەتا ینی پاش حەومان اینجا ئەویش بە ئیلحاحی خۆمان ینی خەسووم کە دایکی دڵشاد بیست بووی کە سێشەمان بچێ بۆ ئەمن جوابیان ئەیەنەوە ئیتر بەویان وت بوو باشە ئەوەی کە بسەن دوا پرسیارم لەسەرەمە بە بڕوای تۆ شیاع جەعفەر بەرزنجی ئاگای لە یاخود دەستی هەبووە لە ئیشەکەیە بۆ تۆمەتیەوەی کە وەختی خۆی هەوڵی کوشتنیاندا بێ شتێکی وات بیستووە واللهی نازانم بۆچی ینی شتێکی ئەکیدم نەبیستووە شتێکی ئەکیدم نەبیستووە نەخێر ئێوە لە دوای ڕاپەڕین هیچ مەسەلەن شکاتان نەکرد خەڵکێکتان نەیا بە دادگایە دڵشاد مڵکی میلەتە یعنی مڵکی ئەو حیزبە بووە من خۆم بە تەنیا و لەگەڵ سێکچە چی بکەم یعنی نەعەشرەتم لە پشتەوەیە و ینی ئیسیفادەی چی بوو یعنی من ئەگەر بشم ینی داواشم لەسەر بکردایە خۆ نانەتوانی بیگرن ئەو کابرایە کە عەشرەتی لە پشتەوەیە اینجا ئایا ئەو بە مباشری پەیوەندی بۆ هەبووە کە بگیرێ و ئەدام کرێ من هیچ بەڵگەیەکم بەدەستەوە نییە ئەی حیزب خۆی کرد بە خاوەنی کاک دڵشاد ئەو بە شەهیدی خۆی داناوە دەمێکە بەڵام ئەوەی کە هیچ ئیجرائێکی نەکردووە ینی نازانم بەڕاستی ینی شتکراوە لە دژی بە قانونی چکە خۆ و پیاوە لە وڵاتە شاهر نییە باش کەواتە پشوویەگەین و دوای لێژە دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمەوە لە دێن لەگەڵ خات و شیرین کاف خات و شیرین کاف ئێوە پەیوەندێکی باشتان هەبوو لەگەڵ هەندێک لە کوردەکانی پارچەکانی تری کوردستان من نادانی دڵشاد پەیوەندی هەبوو دڵشاد پەیوەندی هەبوو ئەویش لە ئەوڵەوە نا هەر کاتی لە 84 پەیوەندی لەگەڵ چەندێکێ لەو هونەرمەندانە نەجمەدینی غوڵامی و نازان بۆ ناسەر ڕم بێ ئەویش لەگەڵ کاڵێ و ئەنی ئاوا پەیوەندیەکی خێزانی مەسەلەن هاتوونەتە ماڵمان و ئەی ئەگەر باسی پەیوەندی ئێوە لەگەڵ نووسەرە ژنەکان لە هەشتاکان و پێشتر لەگەڵ ئەحلام مەنسوور و لەگەڵ کۆمەڵی خەڵکی تریەوە من پەیوەندیتان هەبوو کە چوومە جامیعە زانکۆ ئەحلام لە قۆناغی چوارم بوو ینی تعارفم لەگەڵیا کردووە ئەویش کە چووم بۆ هاوکاری لەگەڵ دڵشادا ینی بەس ینی هاوڕێم نەبووە نەخێر بەڵام ئەنی بەهۆی دڵشادەوە ناسیمەوە زۆر جار بینیمە و ئەنی هاتوو شەتە ماڵمان بەس وەکو هاوڕێ قەت هاوڕێم نەبووە لەگەڵ مامۆستا هێمنەوەوانە پەیوەندیتان هەبوو هەردیومە هەردیومە ئەگینا دۆستایەتیتان نەبوو هەر یەک دوو جار وابزەم بینیومە ئەو کاتە ینی زۆر ژن نەبوو لە مەجالەکە بنووسێت
مەسەرەن لە کۆنەکان سەبری خان هەبوو دایکی سۆلاف ئەو بە حکمی هەر خزمایەتی و شتیوە ئەمناسی نەجیبە کە جیلی خۆمە ئەو هەبووە بەس هەر ئەو کاتە نەمناسیوە هەنی لە دوورەوە ناسیومە هەر هاوڕێ نەبووین. ئەی ئەگەر هەڵسەنگاندنێ بکەی بۆ بڵاوکراوە و دەستگا ڕۆشنبیریەکانی زمانی حکوومەت بڵێنەوانی لەژێر دەستی بەعسا کاریان نەکرد ئەمانە خزمەتیان بە ئەدەب و زمان و کولتور و فەرهەنگی کوردی کردووە یاخۆ زەرەریان لێیەوە؟ وەڵڵاهی من هەتا وەکو پێ دەڵێم هەتا 85 ئەوانە شتم بڵاو کردوێتەوە. باش یعنی تر ئەو چەند جەریدە و مجللانە هەبووە تاقە یعنی تاقە شوێن بوو کە تۆ بتوانی شتی تیا بڵاوکەیتەوە حتمما خزمەتیان کردووە ینی جیلێکیان پێگەیانوە ینی هەموو شتەکانی کە تیا بڵاوە بۆ زۆر جددی بوون مناقەشاتی جددی دروست کردووە. کەواتە کەڵکییان هەبوو بەش حتمما ینی تۆ تەسەور کە ئەوانە هەمووی داخرایە ینی ئەوە مؤەدیب و نووسرە مەسەرەن لە شاخ شت بڵاوکراوە هەبوو ینی من تەنانەت لە ئەوەی شاخی چیرۆکم بڵاو کردەوە بەزەبوو بە ناوی مستعارەوە ئێتر ئەنی دیبیش کە شتێ بڵاوگاتەوە حەزەکان ڕێی خەڵک بزانێ. کەواتە پەیوەندیشتان لەگەڵ یەکێتی نووسەرانی دەرەوە هەبوو یا لە ڕێگەی کێوە و نووسینانەتانە نارد؟ وڵی نازان من یەک جار شتم نردووە لەوێ بڵاو بۆتەوە بەس دڵشاد زیاتر چیرۆ یەکم نردووە لەوێ بڵاو بۆتەوە نازانم ڕەم بێ ئەو کاتی لە دەرەوە بۆ بین. ئەی لە دوای ڕاپەڕین لە دوای ڕاپەڕین تۆ بە ڕسمیە بی بە ئەندامێکی نیشتمانی؟ بەڵێ خۆم چوم خۆم پەیوەندیم کرد بەڵێ ئەنی ئەوان جوابیان بۆ ئەناردم بەس من خۆشم حەزمە کرد ئەنی ئەوە خەونی من بۆ هاتوۆتە دی کە بەعز بڕوخێ و ئەو وەختەش ینی دوای ڕاپەڕینیش هەر مەسەلەکە کۆمەڵە بوو لە کۆنگرا ئیتر بۆ بە یەکێتی لەبەرەوە ینی زۆر دڵم خۆش بوو اینجا یەکەم بڵاوکراوەش کە کوردستانی نوێ بوو ئیتر ئەوە خەونە گەورەکەی من بوو هاتە دی کە کورد جەریدەیەکی ڕۆژانەی هەبێ هەر لە ئەوڵەوە لەگەڵ بووی لە یەکەم ڕۆژ کە یەکەم عەدەدی دەرچوو من لە یەکەم عەدەدەوە بینیومە و هەم بووە هەر پاش هەر لە کاتێکا لە کۆنگرە بووین من ئیتر شتم بڵاو کردەوە لە کوردستانی نوێ. ئەوە لەگەڵ کاک ڕەوف بێگەردووانەیە پێکەوە کارتانە کرد خۆی کە لە کوردستانی نوێ کە لە مانگی یەکی 92 دەرچووە لە هەولێر بوو من لێرە لە پاش ساڵێ چوومە کوردستانی نوێ ساڵی 93 بەزعنی لە نووسنگەی سلێمانی ئیشم کردووە وەکو ڕاوێژکار تەعین بووم بەس هەموو ئیشێکمە کرد هەمومان وابوون وەکو مەحەڕی ڕۆک و پەیامنێر و هەتا دوای سیوەیەکی ئاب اینجا سلێمانی کە هاتە سلێمانی کوردستانی نوێ کە هاتە سلێمانی و لێرە دەرچۆوە لە مانگی یەکی 97 اینجا ئیتر من یعنی بە مباشری ئیشم تیا کردووە ئیتر لە سەرەتا من و کاک ڕەوف و محەممەد ڕەنجاو ئەدەب و هونەرمان ئەبەر بەڕێوە خۆی کوردستانی نوێ هەر لە یەکەم ژمارەیەوە لاپەڕی ئەدەب و هونەری هەبوو پاشماوەیەکی کەم پاشکۆی ئەدەب و هونەری دەرکرد ئەوە یەکەم جاریش بوو لە بڵاو کراوەی کوردیە پاشکۆیان تایبەت کرد بۆ یادی دڵشاد جارێکیان لە سەرەتا ئیتر کە لێرە دەرچووەوە ئیتر پاش چەند مانگێک ئەتر من بووم بە لێپرساوی ئەدەب و هونەر کاک ڕۆف ئیتر هەروازی هێنا یعنی باش ئەوانەی کە لەوێ ئیشیانەکە دەبووە یەکێتی بن قەتعەن قەتعەن قەت ئەوە داوا نەکراوە لە هیچ کەسێ کە تۆ یەکێتی دیانێکێتی نیت بەڵام ئەبوایە باگراوندەکەی کەسێ نەبێ یعنی ڕقی لە یەکێتی بێ کەسێ نەبێت بێت ڕێبە کەسێ نارێ بێت لە جەریدەکەی خۆتا لە عەلامەکەی خۆتا قسە بە خۆت بڵێوە نییە ئەگینە قەت و بە تایبەتی لە ئەدەب و هونەرە هیچ بە هیچ جۆرێ حساب بە ئەوە نەکراوە ئەو کەسەی بابەتێکی بڵاوە بێتەوە علاقی بە یەکێتیەوە هەیە نییە ئەوە قەت نەکراوە. ئەی بەرپرسەکان بە تایبەتی مامجلال و کاک نەوشیروانەوەوان ئەوانە هینیان نەکرد ینی بڵێن خۆیان لە کاروباری ڕۆژنامە و هینەکان هەڵە قورتان خۆی
بەتایبەتی مامجەلال کۆبوونەوەی پێ ئەکردین هەموو ینی فترات هەبوو ساڵ هەبوو بە شێوەیەکی ینی ڕێک و پێک هەموو مانگێ مەسەلەن هەموو 2 هەفتە جارە ساڵیش هەبووە ئەو مەجاالەی نەبووە ینی ئاگای لە جەریدەکە بوو ینی چەندین جار نامەی ناردووە تووڕە بۆ لێمان کە غەڵەتی ڕوویاوە یان ڕێنمایی ناردووە ینی ڕێنمایەکان زۆر جار پەیوەندی بە تعبیر و بە ئیملا و بەو شتانەشەوە بوو ینی ئاگای لە وردەکاریەکان هەبوو بەڵێ بۆچی لەگەڵ مامجەلالا بوو بە دەمە بۆڵە لەگەڵ تۆ مامجەلالەوە کاری چی مامجەلال ڕۆژێکیان ینی لە کۆبوونەوەکە خۆی لە شێکی کە پەست بوو بەس پێم مەڵێ چی بوو شتەکە ئەگە من پێت بڵێم وتی خۆی تەعاان ساڵی 2000 بوو ینی چوینە سەدەی نوێەوە ئێمە تەوەرێکمان کردبوو 100 ساڵ بەسەر تێپەڕینی مەسەلەن سینەما شان و شێوە کاریە مشتێ بە حەلەقات بوو ینی زۆرێ خایان ئەزم حەڵقەی چەنەم بوو 6 بوو مامجەلال تەقیمێ کرد قەتیش تەقیمی ئەدەبوونەری ناکرد کە هێشتا سەر ئەدەبوونەر ئەیود من لەمەیان نازانم من تااقەتی ئەمەم نییە ئەوە بۆ خۆتان کەچی ئەم جارە سیرەکەم ورد لەسەر ڕسمەکان ئەدوێ و لەسەر ئەمە چییە و 6 حەڵقە و تەوەرە وتم ئاخر مامجەلال ئەوە 100 ساڵ بەسەر ئەوە بۆم شارەکرد نەخێر هیچ پێویست بۆ ناکا و چۆن ئەمە ئەبێ وابێ وتم ئاخر مامجەلال ئەوە ئەدەبوو هونەرە تۆ لی نازانی چۆن لێ نازانم تۆ نازانی لاپەڕەکە و هینە بەری بەڕێوە لات دەدەم وتم جالام بەکەی ئەوە مشکیلەیە ئیتر یەکسەر مۆزوعەکەی گۆڕی بەس من زۆر ناخۆش بوو چکە لە بەردەمی هەموو ئیعلاما بوو نەکرد کوردستانی نوێ ینی بە زۆر خۆم گرت بوو دەست نەکەم بە گریان بە زۆر تووڕەش بوو بەس یەکەم جاریشە ژنێکیش و بزانە ماوە بە ڕووی مامجەلالا قسە بکە ڕەنگە بۆ خۆی بەس مامجەلال زۆر ینی سنگی فراوان بوو لەو مۆزوعانە ئیتر عەلا کولین من کە کۆبوونەوەکە ئیسراحەتی تێکە و دانی نیوەڕوانە خوارد خۆم تووڕە کرد بوو هەمان ئیساگەرەوە ڕووی باەوە مووقفم وانە ئەبوو ئێمە باسی 20 ساڵ لەمە پێ 20 ساڵ لەمە پێشەکەی نازانم چەند ساڵ وتی ئیتر ئەموو دەڕۆمەوە ئیسیقالە ئێم و چۆن لێم تووڕە بۆ ئەوکرە حەمجەلال هەموو کەسێت تووڕابێ ئیتر ئەمەی ناوێ ئیتر عەلا کولین داوای لێبوردنە لێ کرد نا هاتینەوە عەبدولموراد خوا عافویکە وتی نامەیەکی بۆ بنێرە داوای لێبوردنتم بۆچی داوای لێبوردن کە منیش غەڵەتێکم نەکردووە ئێ وەڵڵی ئەو لێ نازانێت وتی بابە هەروز بە ئیتر پاش من داواشم کرد بوو ئەدەبوونەر بێ بە هەش لاپەڕە تر پاش ماوەی مزایی موافقەتەکەی هاتەوە دوایش لەو بۆنەیە کە ئەو سەحەفیانە داعوەت کرابوون ئەو نووسەرانش تر لەوێ کە مامجەلال بینیمی تر یعنی کەسێ بوو دڵی زۆر پاک بوو ینی شتی هەڵ نەئەگرت ئاشتی کە دیتۆکەوە ئیتر ئەوە لە ڕسمەکانە تایەتی و دەستی خودە سەرشانم و ئیتر قسەی خۆش و ئەوان و ئیتر ئاش بووینەوە باشە ئەڵێن مامجەلال شتێکی تری هەبووە داخی ئەوەی بە تۆ ڕشت بوو وەڵڵاهی من ئەو وەختە نەمەزانی بەس دوایی وایان تەفسیر کرد وتیان بە شەرتی ئەو شتە کە بڵاو بوو بۆ من ئیجازە بووم بەس چی بۆ ئەو شتە کاکە نامەوێ بیڵێ شێعریەکێک لە شاعیرەکانە وایان وت هەرچەنە شیعرەکە هیچیشی تیان نەبوو بەس ئەو کەسە خۆی مەحبوب نەبوو لە لای ئەوان ناتەوێ ناوی بەری نانا تکایە باش کەواتە دوای تۆ ئاش دەکاتەوە و تۆ بەردەوامە بینە بەڵێ هەتا ساڵی 2009 من هین بووم یعنی هەر مەسئولی ئەدەب و هونەر بووم تر لە 2009 من بووم بە من و محەممەد کەریم هەردووکمان بووین بە سکرتێری نووسین ئەو لە بەشە سیاسەکەی جەریدەی وەرگرت من ئەو بەشەی کە پەیوەندی بە هەموو شتێکەوە هەیە سیاست نەبێ باش زۆر جار باسیەوە کرێڵێ ڕۆشن بیرەکان بەڵێ هەمی پارتی هەم یەشێتی مەسەرەن نووسەرەکان ڕۆژنامە نووسەکان ئەوانی سەر بۆ حیزبانە بوون و لە دەستگاکانی ڕاگەاندنی ئەوان کاریان کردووە لە کاتی شەڕی ناوخۆیە دەورێکی زۆر خراپیان بینیوە ڕاستە
تۆ بۆ خۆ دەورێکی خراپە بینیوەیە باش نا من هیچ شتێکم نەنووسیەوە پەیوەندی بەو شەڕی ناوخۆیەوە بێ و قەتیش ئەوەنەی من بینی بێتم و بیستی بێتم یەکێتی داوای لە هیچ کەسێ نەکردەوە لە هیچ نووسەرێ بڵێ شت بنووسە لەو کە پەیوەندی بەوە هەبێ بەڵام هەر کەسێشتی هەر کەسێشتی نووسیبێ هەر کەسێ نووسیوێتی بە حسن و ڕزای خۆی نووسیوێتی یعنی خەڵک زۆر بوو بینووسێ لەبەرەوە پێویستی بەوە ناکرد زۆر لە کەس بکە خەڵک ینی خۆ بەخش زۆر بوو بەڵێ نووسەر زۆر بوو لە هەموو کاتێکە یعنی شتەکەوان نەبووە تۆ بە خۆت هیچ نەنووسی من نەخێر من یەک جار شتم نووسیوە کە شەڕی ناخۆ ئەوڵەکەی ئەویش بڵاو بۆ تۆ بە ناوی خۆمە نامەی کراوەی ژنێک یعنی گلەی لە هەردوو لایەنەکەم ئەڵێم ینی کە ئەبینم شەڕەکەن هەستەکەم شەهیدەکانم نەک لە پێناوی کوردستانە شەهید بوون بەڵکو لە مەلهایەک لە شەڕە چەخۆیەکا شەهید بوون شتێکی وام نووسیوە لە کوردستانی نوێ وڵاتەوە باشە کوردستانی نوێ چەند سەر نووسەرێکی هەبووە تۆ لەگەڵ چەندانەیەکیانە وازام لەگەڵ هەمیانە ئیشی کردووە کامیان لە هەمیان باشتر بووە لەلایەنی کراوە بوون لەلایەنی چوزانم با کورت و کرمانجی و پرسیارە بکەم باسی ئەوواکەن کە ئاڵێن مامۆستا مەحموودی مەلاعیزەت بۆ نمونە ئاڵێن بە عەقڵیەتی جەلالی و مەلای ئیشی کردووە جیاوازتر لەگەڵەوەکانی تر کێ یانی ئەگەر باسی ئەوە بکەی ئەوە چۆنیە ڕاستە ڕاستە ینی مامۆستا مەحموود خوا ئافریکا ئێستا خۆی نەماوە تا مێژوەکەین باسی چکە ئەویش لە مەرحەلەیەکی وا بوو حەساسا بوو کاتی شەڕی ناوخۆ بوو بە سەر نووسەر بەخوا بزانم شەڕی ناوخۆش تەواو بوو ئەلا کولین ئەو وا بیرێ کردەوە بەس طبعاً ئەو بیرکردنەوەیە بەڕاستی لەگەڵ نەهجی یەکێتیانە ئەگونجا بۆیە مازانم چەند سەر نووسەر بوو ئیتر مام جەلال لای برد بەڵێ یعنی مەبەست مێ مام جەلال بە دڵی نەبوو ئەو نەهجە کە مەسەلەن ئەمە یەکێتیە و ئەمە یەکێتی نییە و ئەمە شتی بۆ بڵاو مەکەنەوە و بەس من وەکو ئەدەب و هونەر یعنی کاوە محەممەد لە هەموو سەر نووسەرەکان باشتر بووە ینی ئەو پەڕی سربەستی و ئازادی یابوو بە ئەدەب و هونەر لە هەموو ڕوویەکەوە یعنی من وەکووا بوو خۆم سەر نووسەری ئەو جەریدەیە قەت مەسەلەن تەدەخلی نەکردووە لە هیچ شتێکە بەس مامۆستا مەحموود خوا ئافریکا زۆر تەدەخلێ کرد لە ئیشەکانمانە ینی زۆر ناخۆش بوو ئەو کۆناغی کە ئەو سەر نووسەر بوو مەسەلەن جار هەبووە کە شتان پێلابەرێ بڵێ بەڵێ ینی من شتم داناوە چوومەتەوە ماڵێ ئەو لە مەطبعەوە دوایی ماکێتەکەی بینیەوە لە مەطبعەوە گەڕانێتەوە چکە ئەو وای بیرە کردەوە یعنی بەو ئەقڵێتە بیری ئەکرەوە ئەو یعنی ئەوەی کەوا ئیشێکرد بە دڵسۆزیدا ئەنا ئەنی لە دڵسۆزی خۆیەوە وا تەسەڕوفێ کرد بەو شێوەیە ئەنی لەگەڵ سەردەمەکانە ئەگونجا بەڵێ باشە ئەگەر تۆ بۆ خۆت بەرپرسی لاپەڕە بوو یعنی چەند لاپەڕەیەکی هەژ لاپەڕی ئەدەب و هونەروانە بەردەسا بووە ئەوانەی کە شتیان بۆ ئێوە نووسی هەر بەڕاستی ئەبووە یەکێتی بن یاخود ئی خەڵکی ترتان بڵاوە کردەوە نووسینی خەڵکی ترتان بڵاوە کردەوە مکە ئافاتانەدا بەوانەی کە یەکێتی یعنی خۆی مشکیلەکەی مامۆستا مەحموود کە ئیسە باسمان کرد لە ئەدەب و هونەرەوە مشکیلەکەی دەستی پێ کرد و قسەکە گەیشتەوە جەنابی مام جەلال یعنی مەسەلەن ئەیوت ئەم ئەدیبە قائیمەی کرد بوو ئەم ئەدیبە نابێ ئەم کۆمەڵە ئەدیبە شتیان بڵاو بێتەوە ینی لیستی ڕەشیە بوو نازانم ئیتر ئەگینا قەت ئەوە نەهجی یەکێتی نەبوو هینی مەسئولی عەلامانی سەر نووسەر بەس ئەوەیە ئەو شتەی ئەینووسێ قسە پێوتن نەبێ بە خۆمان یان مەسەلەن هەندێک شت کە برینارکردنی شعوری خەڵکە مەسەلەن برینارکردنی مەسەلە ئاینیەکان ینی شتی زۆر زەق نەبێت
بۆ مەسەلەی مکافەئەش علاقەی بە یەکێتی و پارتی و شوێعەوە نەبووە بەڵێ. ئەو کەسانی کەسێکی ناسراوە و ئەدیبێکی ناسراوە و ئەو بابەتەی بەپێی ئەوە یعنی من خۆم مکافەئەم نووسیوە دائیم خەت مکافەکەیان لە سەردەمی کاکاوە بۆ کەم نەکردومەتەوە کاکاوە بەعکسەوە مکافەکەی زیاد ئەکرد هەر مکافەئە هەبوو هەتا من سەرنووسەر هەتا من مەسئولی ئەدەب و هونەر بووم هەر مکافەئە هەبوو تەسەورەکەم ئیستەش هەر هەبێت. بەڵێ باشە تۆ بۆ خۆت هەر لە گەنجێتیەوە ینی لە تەمەنی لاوەتی تۆ بەبیر و باوەڕی چاپ دوایی دەستی کردو بە نووسین لەسەر ئازادی قوربانیتان داوە ئەمانە بە بڕوای تۆ حیزب پێویستی بە نووسەری تایبەت بەخۆی هەیە ئیسلامی مەسەلەن ئەم نووسەرە ئیسلامی ئەمە یەکێتی ئەمە پارتیە پێویست بەواکە حیزب نووسەری خۆی هەبێ هەروە بووە لە کۆنیشەوە یعنی ڕەنگە ئەم جۆرە بیرکردنەوەی پەیوەندی بە ئەو مەرحەلەیەوە هەبێ کە ئایدۆلۆژیە مسەیترە بێت ئەنی ئەمە لە ڕەنگە لە سەردەمی دابەژبوونی دنیاوە بەسەر دوو معسکەرەکە هەمیشە ئەوە هەبوو ئەو ئەدیبە لەسەر فڵان فکر ینی حساب کراوە و هەمیشە حیزبیش پێویستی بە و پێویستی بە نووسەران هەیە کە بیر و ڕاکانیان بڵاوکەنەوە جوانی کەن وای لێکەن پەسەندی کەن تەسیرکەنە سەر خەڵک لە هەموو کاتێکا هەموو زمانێکا پێویستیان بە نووسەران هەیە. ئەی مامجەلال باست کرد کە دەورێکی گرنگی هەبووە تەنانەت ڕخنەی ڕێنووسیشی لێگرتوون ئەی کاگنەوشیروان کاگنەوشیروانیش کۆبوونەوەی پێ ئەکرین بە زۆر کەمتر و ئەو ئەنی کە مەسە مناقەشی شتە سیاسیەکانی جەریدەکەی کردووە زیاتر ئەویش فتراتی دوور یعنی وەکو مامجەلال بە شێوەیەکی منەظەم کۆبوونەوەی نەکرۆ لەگەڵمان. بەڵێ ئەگە بگەڕێنەوە بۆ کتێبەکانی خۆت نەختێک ئەو کاتە کەمەی ماوانە باسی نووسینەکانی خۆت بکەین تۆ بۆ خۆت پێش ڕاپەڕین تەنها یەک کۆمەڵە چیرۆکت بڵاو کردوەوە دوای ڕاپەڕین دووەم کۆمەڵە چیرۆکەوانەی ئەوانەی دوای ڕاپەڕین بڵاو کردوەوە هیچی پێش ڕاپەڕین نییە کە نووسیوتە یاخۆ ئەو کاتە نووسیوتە هەمووی دوای ڕاپەڕین نووسیومە یعنی بە دوای ڕاپەڕین دووەم کۆمەڵە چیرۆکم بڵاو کرۆتەوە ئیسەش کۆمەڵەیەکی تر ئامادەیە و دوو کۆمەڵە شعریشم بڵاو کردەوە دوای ڕاپەڕین و بە کوردی و کۆمەڵەیەکیش بە عەرەبی یعنی هەر بە عەرەبی نانە تەرجمە نەکراوە هەر خۆم بە عەرەبی نووسیومە یعنی لەوان زۆر جار مەسەلەن ئەو فکرەیە بە کوردیش نووسیومە هەمان فکرە بە عەرەبی بەس یعنی مفرەدات و سوەر و شتەکانی جیاوازە ینی تەرجمە نییە ئیتر کۆمەڵێک کتێبیشم تەرجمە کردووە لە عەرەبیەوە بۆ کوردی ینی بە هەمووی 15 کتێبێک زیاتر ئەڕەم بێت. هیچ دەستنووسێکی ئەوە یاخود کاک دڵشاد ماوە کە چاپ نەکرابێت لای ئێوە پارێزرابێ دەستنووس بەڵێ ڕۆمانێکی کورتی هەیە چاپ نەکراوە ینی هیچ هەر بڵاو نەبووتەوە لەگەڵ ئەنی کۆمەڵێک مەقالات ڕەخنەی وتاری ڕەخنەی و لێکۆڵنەوە ئەدەبین هەمووی ئەوش چاپ نەکراوە ئەگینا کۆبەرهەمی شعری و کۆبەرهەمی چیرۆکی هەمووی چاپ کراوە ئەو ڕۆمانەشی چاپ کراوە یعنی بەس ئەوەی نەبێت. ئەی تۆ بۆ خۆ ئێستا هیچ شتێکت هەیە کە چاپ نەکرابێ یاخۆ بەنیازی ئەو بەتەمام ینی ئەو شعرانی کە بڵاو نەبووتەوە وەکو کتێب ئەگینە لە جەریدە و شتا بڵاو بۆتەوە لە ڕۆژنا لە گۆڤاری ئەدەبی و ئەمانە ئەمێ هەمووی کۆکەمەوە بۆکو ئەنی ئیسە ئیشی لەسەرەکەین وەکو کۆبەرهەمی شعری و هەروەها چیرۆکەکانیش وەکو کۆبەرهەمی چیرۆک ئەو دووشتم لە بەردەسەیە بەڵام وتارشم زۆر زۆرە لێکۆڵینەوە تار لەسەر مەسائلی ژنان ئەگەر کۆی کەمەوە احتیادی کتێبێکە لەسەر شتی ئەدەبی ئەگەر کۆی کەمەوە هەر عینە شت کتێبێ ڕەم بێ زیاتریش بەس ئەوانە نازانم.
ئەنی ئەزانیت چی خۆی خەتاکە بۆم نەگەڕێتەوە. قەت مهتەم نەبووم بەوەی شتەکانی خۆم هەڵگرم و کویکەمەوە. ئیتر بە تایبەتی ئەوانەی نەوەتەکان و ئەوڵی 2000ەکان. بەس دوای ئەوەی تر کۆمپیوتەر لەبەردەستما بوو فێر بووم، لە دوای ینی 2005 و ئەوانەوە ئیتر خۆم شتەکانی خۆم کۆ کردوێتەوە. بەڵام زۆری فەوتاوە و ئیستەش یعنی بۆم کۆ نابنەوە. شعر و چیرۆکەکان نا یعنی وتار و شتیوە. بەڵێ ئەمێ کۆتایی ئەم بەرنامەیە بۆ بینین کە هەرچەنگ ئەگەڕێنەوە بۆ پێشتر بڵێن شەڕە نووسینێک یا شتێک لە بینی کاک دڵشاد و مامۆستا هێمنە هەبووە لەسەر چی بوو؟ ئەو وەختە من دڵشادم نەناسیەوە بزانم ینی نەشم خوێنۆتەوە، بەس ئەڵێن وەختی خۆی لە جەریدەی هاوکاریە دڵشاد ڕەخنەی لە مام هێمن گرتووە، خۆی ناش ڕەخنەی شەخسی ینی لە شعرەکانی لەو لاوە وا بزانم ئەوەی ئەڵێن کەریمە حسامی بۆ تەدەخلی کردو ئەو دیفاعی لێکرۆ ئیتر بۆ بە هینێک ئەوی چۆن ئەڵێن سیجارێ لە بینیانە. بەس دوایی تر ئاشتیان کردوونەتەوە زۆر ینی ئەو وەختەی من مام هێمنم ناسیەوە لەگەڵ دڵشاد زۆر دۆست بوو. خۆش بەڵێ خۆی وایە زۆر جار ئەو شتە ئەنی شتە ئەدەبیەکان هەندێک جار ڕەم بێ لە دنیا شەوابێ و بە تایبەتی لە میلەتانی ئێمە ئەبێ بەشتی شەخصی کاتێ خەڵکانی تر تەدەخولەکەن. شیرین خانەگەشتێکی تایبەتە هەبێ بیڵێی لەسەر چوزانم شتێکە باسن نەکردوێ من سوپاس دەکەم بەوەی کە بەشداری پەنجەمۆڵی. سپاس بۆ ئێوەش، من هیچ شتێکی ترم نییە. بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێعاتی نەکۆتایی بەرنامەیەم جارەمان کە لەگەڵ خات و شیرینکا بوو نووسەر و ڕۆژنامە نووس پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین کە لەگەڵ کەسایەتیشی دیکەوە بەخواتە نەسوێر. لەسەر ئارەزووی هەموو میلەتی کورد چیت لەبیرە دەربارەی هەڵکردنی ئاڵای کوردستان وە کێ لەوێ بوو ئەو ڕۆژەی کە ئاڵا هەڵکرا؟ ئەو جیانێک کە لە بەردەستی کووردا بوو مەحدود بوو، زۆر سەقز مەسەر لە بەردەستی ئێراندا هاتنی بارزانەکان زۆر دەنجێکی عجایبی داوە، زۆر خەڵک یەکجار زۆر شانازی بە مەنامسفایەوە دەکرد کە ئەوە مەقاومەت دەکا چ شێرانەی پێناوێرە وا بۆچ مامۆستا هێمن و مامۆستا هەژار ئەم دوانە لەبەرەوە وا بەناوبانگ بوون کە نزیکی پێشەوا بوون یاخۆ خۆیان شت بوون. ئەوانەی کە ئێستا جاشن بوون بە چەکداری بڵێن ڕژیم لە پێشدا ئاکسەریان حیزبی